دەکەواتە ئەمڕۆ خەڵکێکی زۆر دەڵێ من دیندارم، خەڵکێکی زۆر خۆی بە پیاوی باش لە قەڵەم دەدا، بەڵام تەسەوڕتان بێ کردەوەکانی قسەکانی هەڵدەوەشێنێتەوە. بەڵام ئیبراهیم سەڵات و سەلامی خوای لەسەر بێ بە کردەوە سەلماندوویەتی کە ئەم پیاوە بە تەواوی تەسلیمی ڕەب العالەمین بووە. پەروەردیگار لە سوڕەی ئەصافاتدا لە ئایەتی 99 تاوەکو 111 باسی ئەم پیاوە پایەبەرزەمان بۆ دەکا، کاتێ دەفەرمێ وقال إني ذاهب إلى ربي سيهدين، دەڵێ من دەڕۆم بەرەو لای ڕەزابوون و ڕەزامەندی پەروەردیگاری خۆم، ئەو زاتە و ئەو پەروەردیگارەی کە ڕێنمویم دەکا هەم لە ڕووی دڵ و دەروونەوە دینداری باشم پێ نیشان دەدا، وەحی و پەیامم بۆ دەنێرێ، و هەمیش لە ئەوەی کە لە عێراقەوە کۆچ دەکا بەرەو شامەوە، لە شامەوە بەرەو سعودیاوە پەروەردیگار ڕێگام پێ نیشان دەدا. ئەم پیاوە پایەبەرزە ئەوەندە ملکەش بە بۆ ڕەب العالەمین، نەک تەنها گومانی باش بۆ بەرامبەر پەروەردیگاری خۆی، بەڵکو ئەو پەڕیەقینی هەبووە بەرامبەر ڕەب العالەمین. ڕەبی هەب لی من الصالحین، پەروەردیگارە لە ڕۆڵەی چاک و باشم پێ ببەخشە، کوڕ و ڕۆڵە و نەوەی چاکم پێ ببەخشە، نەک تەنها چاک بێ بەڵکو چوو بێتە نێو جەرگەی چاکان و باشانەوە، چونکە ئەو یەقینەی بەرامبەر پەروەردیگار هەیە. پەروەردیگار دەفەرمێ فبشرناه بغلام حلیم، دەڵێ موژدەی ڕۆڵەیەک و غولامێکی هێدومەندمان پێدا، کە زۆرینەی زانایان فەرمیانە ئیسماعیلە، هێندێک دەڵێن ئیسحاقە، بەڵام ڕێی بە قووەت و بەهێز ئەوەیە ئیسماعیلە. پەروەردیگار موژدەی غولامێکی پێدەدا، غولام بەو منداڵە دەگوترێکەوە سمێڵی بۆری هاتبێ کەوتبێتە نێو ئەندازەی باڵغبوون و باڵغ نەبوونەوە. پەروەردیگار دەفەرمێ موژدەی غولامێکمان پێدا، منداڵێکی ناوجوانکەوە سمێڵی بۆری هاتبێ، بۆ پەروەردیگار نافەرمێ موژدەمان پێدا منداڵێکت پێدەدەین گەورە دەبێ و ژندێنێ؟ چونکە ئەگەر وای بفەرموو بایە ئیتر لەمە دووە ئیبراهیم دەیزانی ئەو ئەمر و فەرمانەی کە پێی دەکرێت ڕۆڵەکەی خۆ سەر ببڕا، ئەوە تاقیکردنەوەیە و پەروەردیگار نایەوێ بە تەواوی سەری ئەم منداڵە ببڕێ. فەلەمما بەلەغ معه السعی، پەروەردیگار دەفەرمێ کاتێک کە ئەم غولامەیە لەدایک دەبێ، فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك فانظر ماذا ترى. دقات أو أندازيك لقل بابي هاتو شوبك إيشو كاربك كوشش بك، دكات أندازيك بالغ بو بالغ نبوة سميلي بوري بياخد نهات بي ختي سميلي بدر كوتبه ياخد بدر نكوتبه. إبراهيم بيدل الرول جام إني أرى في المنام، من چەند جارێکە لە خەوا پێم نیشان دەدرێ، نافەرمێ ئینی ڕائیتو، چونکە ئەگەر وای گوتبایە یەک جار لە خەوا بینیوێتی، دەڵێ چەند جارێکە لەسەر یەکتریە لە خەودا پێم نیشان دەدرێ، ئەمر و فەرمانم پێ دەکرێ ئەنی ئەذبەحوکە، کە تۆ سەر ببڕم لە پێناو پەروەردیگارە. فەنظور ماذا تەڕا، سەرنجدا بزانە ڕەیی چییە؟ ئینجا خوێندراوەتەوەش فەنظور ماذا توری، ئەی ئیسماعیل پێم نیشان دە بۆ چوونت چیە لەو بارەیەوە. ئیسماعیل بەو پەڕی یەقینی و گەردەن کەچی و ملکەچی بۆ پەروەردیگارەوە دەڵێ یا ئەبەتی افعل ما تؤمر ستجدني إن شاء الله من الصابرين. منداڵێکە هێشتا بە تەواوی عەقڵ و ژیری و گەنجایەتی و لاویەتی نەگرتووە، بەڵام بەو منداڵیە پەروەردەی باوکێکی ملکەچ و گەردەن کەچە لە مەدرسەی باوکی پەروەردە بووە، دەڵێ بابە گیان ئەو ئەمر و فەرمانەی کەوا پێت کراوە لەلایەن پەروەردیگارەوە جێبەجێی بکە سەیرکەن. ئیبراهیم لەولاوە پێی دەڵێ یا بونەیە ڕۆڵە شیرینەکەم، ئەویش پێی دەڵێ یا ئەبەتی بابە شیرینەکەم جێبەجێی بکە. اینجا نافەرمێ یا ئەبەتی ئەی باوکی شیرینم ئیذبەحنی من سەر ببڕە، دەفەرمێ ئیفعل ما تؤمر، ئەو فەرمانەی بەوەحی لەلایەن ئەڵڵاوە پێت کراوە جێبەجێیکە. بۆ چونکە یەکەم بۆ ئەوەی بە تەواوی تەسلیم و ملکەچی پەروەردیگار بێ، دووهەمینیش بۆ ئەوەی بیسەلمێنێ کە ئەوە وەحیە لە لای پەروەردیگارەوە، ئەوە ئەمر و فەرمانی پەروەردیگارە. بابە گیان دەستت دەکەوێ منت لێ هەڵدەکەوێ بە ئیزنی پەروەردیگار لەو کەسانە دەبم کەوا خۆڕاگرودان بە خۆداگرە کاتێکەوە سرم دەبڕی. فلما ئەسلەما وتله للجەبین، پەروەردیگار دەفەرمێ کاتێ هەردووکیان تەسلیمی ئەمر و فەرمانی پەروەردیگار بوون، ئەو باوکو کوڕە فلما ئەسلەمە هەردووکیان بەیەکەوە بەو پەڕی یەقین و ڕەزابوونی دڵیانەوە ملکەچ و گەردەنکەچی پەروەردیگار دەبن. اینجا خوێندراوەتەوەش فلما سلەمە، واتە هەردووکیان ئەو ئەمر و فەرمانە و وەحی پەروەردیگارەیان سەلمان. وتله للجەبین، پەروەردیگار دەفەرمێ ڕای خست، ڕای کشان لەسەر زەویە،
بەلای تەنیشتی سەریەوە بۆ ئەوەی سەری ئەم ڕۆڵەی خۆی ببڕێ وناديناه أي يا إبراهيم بانگ ما كر إبراهيم بوستا سري نبري قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين خوكت براز قيان أويك أمر فرمان فكرة لخوا من كسبي قردن كسبي رولا كسر ببري حقيقة راز وتوش خوكت براز قيان إنا كذلك نجزي المحسنين بيقمان بو بري جخت كرنو پروردگار دا فرمي ئێمە پاداشی چاکەکاران دەدەینەوە یاخود زانیان هێندێکیان وا تەفسیریان کردووە واتە ئێمە بەو شێوازە بێگومان بەندەکانی خۆمان لە ناڕەحەتی و سەغڵەتی دەرباز دەکەین کەوا لە جیاتی ئەوەی ڕۆڵەکەی خۆ سەر ببڕی بەرانێکت بۆ دەنێرین إنا كذلك نجزي المحسنين إن هذا لهو البلاء المبين بێگومان ئەی ئیبراهیم ئەی خەڵکینا بەگشتی ئەوە تاقیکردنەوەیەکی زۆر ڕۆن و ڕەوان و ئاشکرایە اینجا بەلا لە دیدی قورئانە هەم بە موسیبەت و سەغڵەتی دێ هەم بە نیعمەتیش دێ دیوێکی بەڵا و موسیبەت و ناخۆشیەکە سەری ڕۆڵەکەی خۆی ببڕێت دیوەکەی تریشی ئەوەیە کە پەروەردیگار بەڵا گێڕێک و قەرەبوویەکی بۆ دەنێرێتە خوارەوە کە ئیسماعیل سەر نەبڕێ إن هذا لهو البلاء المبين وفديناه بذبح عظيم ئێمە لە بری ئیسماعیلەوە کە هێندە لە زانایان فەرمویانە لە قورئانە ئاماژەی پێ نەکراوە زۆرینیان لەسەر ئەوەن کە بەلانێکی قەڵە و گەورەمان بۆ ناردە خوارەوە لە جیاتی ئیسماعیل و ڕۆڵەکەی خۆی سەری ببڕێ وتركنا عليه في الآخرين ئێمە ئەو باس و خواسە و سەرگوشتە و ئەو مەدح و سەنا و ستایشە و تەسلیم بوونە و ملکەش بوونەی ئیبراهیممان جێهێش بۆ ئومەتانی دواترە کە تا هەتایی باسی ئەم کەڵە پیاوەکەن کە چۆن تەسلیمی پەروەردیگار بووە بۆ ئەوەی خۆی بە ئەهلی ئیمان و ئیسلام دەزانێت دەبێ ئاوا تەسلیمی پەروەردیگار بێ سیرکەن برایانی خۆم خوشکانی خۆم پیاوێک چەندین ساڵە نەک ساڵێک و دوان و سیان و دە و پانزە و بیست و سی چەندین ساڵە چاوی لە ڕێگایە پەروەردیگار ڕۆڵەیەکی پێ ببەخشێ لە دوای ئەوەی کە پێی دەبەخشێ پەروەردیگار فەرمانی پێ دەکە کە سەری ببڕێ بەو پەڕی ڕازی بوونەوە تەسلیمی پەروەردیگار دەبێ توخوا من و تۆ لە ژیانی خۆمانە لە دینداری خۆمانە ئایا با سەیرێکی خۆمان کەین بە تەواوی ئێمە دڵمان ڕووی دەم و چاومان بە تەواوی ملکەش بە بۆ ئەو زاتەی لەسەر ڕووی نەبوونەوە ئێمەی هێناوەتە سەر ڕووی هەبوونەوە ئایا ئێمە ئامادەی ملکەشی پەروەردیگار بین بەو پارە و پوڵەی کە پێی داوین لە پێناو ئەڵڵایە بزنێک مەڕێک سەر ببڕین باوکێک ئامادە بێ دەستی بشێتە سەری کوڕی خۆی سەری ببڕێ تۆ ئەمڕۆ قسەی زل و گەورە دەکەی خۆت لەو مەیدانە لە هەموو کەس بە باشتر و چاکتر دەزانی کوردەواری گوتەنی بە ئەندازەی جوویەکت هەیە بەڵام دەستت لێ نابێتەوە بزنێک مەڕێک سەر ببڕی بەڵام دەستت لەو پارەیە نابێتەوە حەجێک بکەی عومڕەیەک بکەی ماڵێکی هەژاران و فەقیران ئاوەدان کەیتەوە ئەمڕۆ ملکەشی پەروەردیگار نابی عەقیدەیەک و بەرنامەیەک و ڕێگایەکی سقەت و پقەت و پڕ لە شەوتت گرتۆتە بەر دەشزانی چۆن ڕەب العالەمین بە حەقە ئاوە ئەو بەرنامە مەنهەجەی تۆ لەسەری شەوت و خوار و بۆش و بەتاڵە بەڵام هەر دەڵێی مەسلەحەت و بەرژەوەندیەکەم هەموو شتێک لای تۆ بۆتە بەرژەوەندی تەنها قیامەتەکەت و دینەکەت و دوا ڕۆژەکەت نەبێ ئامادەنی ملکەشی پەروەردیگار بی یەک نەزەرێک لە پێناو پەروەردیگار تەرکەی یەک تاوانێک تەرکەی هەموومانەوەی لەو ماڵە دانیشتووە کەم تا زۆرێک ئاشکرا بێن هێنی بێ هەڵگری تاوانێک لە تاوانەکانین بەڵام ئامادەنین تەسلیمی پەروەردیگار بین خۆشمان ئامادە کردووە لەگەڵ ئەم کەڵە پیاوانە لە باشی پەروەردیگار بین کورا بەهاش چۆن بۆ تۆ دەبێ چۆن بۆ تۆ دەبێ بەس قسەی زل و گەورەتە بێ بەڵام ڕووی دڵ و ڕووی دەم و چاوت تەسلیم و ملکەشی پەروەردیگار نەبێ پیاو ئەگەر پیاوی خوا بێ لەو مەیدانەیەدا ئەبێ لە میانەی کارەکانی وەکو ئیبراهیم بسەلمێنێ کە پیاوی خوایە سەلام عەلا ئیبراهیم سەلامی پەروەردیگار لە ئیبراهیم بێ کەذالک نەجزی المحسنین بەو شێوازە بەندەکانی خۆمان لە سەغڵەتی و لە ناڕەحەتی دەرباز دەکەین و بەم شێوازە پاداشیان دەدەینەوە هەر کەسێک پیاوی خوا بێ بۆ خوا بسوڵحێ ملکەشی پەروەردیگار بێ بەتەنها پیاوی هیچ کەس نەبێ بەندەی هیچ کەس نەبێ ماساوچی نەبێ منافق نەبێ کلکایەتی نەکە عەبد و بەندەی ئەم و ئەو نەبێ بەتەنها بەندەی ئەو زاتە بێ کە دروستی کردووە وەڵا پەروەردیگار لە ناڕەحەتیەکانە دەربازی دەکا ئەو پیاوی خوا بێ لە پێناو پەروەردیگار بەرژەوەندە دنیایەکان و مەسلەحەت و ماساوچیاتی و کلکایەتی وەلا بنێ
بەخوا لە پەژارەکانان پەروەردیگار بەدەمیەوە دێ بەس ئەوەندە نا پەروەردیگار پاداششی دەداتەوە پەروەردیگار لە کۆتاییدا دەفەرمێ سلام على إبراهيم كذلك نجزي المحسنين إنه من عبادنا المؤمنين پروردگار نافرمه إنه كان عبدا مؤمنا أفرمه إنه من عبادنا المؤمنين بيقمان إبراهيم لدواي أوي كسر قشتي جيدي بو أمتاني دواتر سلامي ليدكا پروردگار دفرمه پاداش من دايا ورزگار و درباز ما كر بهمان چشن بو همو خلقي اینجا دفرمه بيقمان أم پیاوا لو بندا نبو كوا إيمان دار بو تنها إيمان دار نا بەڵکو چوو بیە نێو کاکڵە و نێو جەرگە و نێو هەوێن و هەناوی ئیمانداریەتی و بۆ خوا سوبحاندا